ئەگەر بڵێن میزانیەی جێیشی سعودی 7 ملیار دۆلارە. 7 ملیار دلار. بەڵێ 7 ملیار دۆلار. ینی خەریکە نزیک دەبێتەوە لە 2 ئەوەندەی تورکیا. بەڵێ 7 ملیار دۆلارە میزانیەی باش ئەکڕێ. دوای شەڕی 12 ڕۆژی ئێران ترسێکی سەیری لێ نیشت میزانیەی سعودیە لە 7 ملیارەوە چووە 88 ملیار دۆلار. ئێستا کە میزانیەی سعودیە بڵێن لە ساڵی 25 چووە 88 ملیار دۆلار. یەک سەفەقەیەکی کردووە لەگەڵ ئەمریکا موشکی ئەمرام وەربگرێ بۆ F-15ەکانی باشە 1000 موشک بە 3 ملیار و نیو دۆلار. یعنی موشکی دێتە 3 ملیۆن و نیو دۆلار یەک موشکێ. کە تایوان عینی موشک ئەمرامی کڕیوە بە ملیۆنێ دۆلار ئەوان. بەڵام نازانم جۆری موشکەکان X9 120 چ جۆرێکە. بەڵام سەفەقەکە 3 ملیار و نیو دۆلار ئەو موشکانە. دوایەوە ئەو مەنزومەی ثادی هەیە. ثادی ئەمریکی. سیستەمی بەرگری سات. بەڵێ هەیەی لە قاعیدەی مەلک عەبدولعەزیز دایناوە لە منتیقەی یەنباع بەسەر دەریای سوور هەم قاعیدەکە بپارێزێ و هەم ئارامکۆ نەوتەکەی لەوێنانە بپارێزێ. ئەم مەبلەغە زۆر زۆر زەخمە